ئەم تابلۆکارە دەستیانی لێرەدا ئەبینرێن بەرهەمی دەستی کۆمەڵێک خانمی کوردە لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان. ئەم خانمە کوردانە لە ڕێی پێشەنگایەکی ناوەندی حەوت ڕەنگەوە لە شاری سلێمانی هەستاون بە نمایشکردنی تابلۆ و کارە دەستیەکانیان. بەدڵخۆشیوانە لە قۆناغی یەکەمی کارەکەمانە کە کاری دەستیە 35 خانم لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشداری کردووە. هەر یەکە لەو هونەرمەندانە بڵێن بە شێوازی خۆی کاری کردووە تا ستایلێک نییە کە هەموو هونەرمەندەکانی لەسەر کۆک کرابێتەوە، بەڵکو ستایلی جیاوازە، جوانێکەش خۆی لەو جیاوازەیە، چونکە کاتێکە تۆ چیتە شوێنەکەوانە ئەگەر هەموو شتەکان وەکو یەک بێ لەوانێت تەنها یەک بڕیار بێ بەدڵتە یان نا. بەڵام لێرە ئەوە ڕەنگینی تایە دەتوانین ناو هەموو ئەم ڕەنگە جیاوازانە شتێک هەڵبژێریت کە بۆ جوانکاری یاخود بۆ دیاری بیبیتەوانێت بۆ هەر کەسێک لەو کەسانی کە تۆ مەبەستە. هونەرمەندان پێیان وایە پاڵپشتیکردنی خانمان لەسەر برەودان بە تواناهونەریەکانیان و نەخشاندنی ژیان و کللتوری کوردی لەسەر کارەدەستی و تابلۆکانیان ڕێگایە کە بۆ پاراستنی ئەو جوانیانەی کە کوردان لە نێو زەغرەفە و دیزایانی کەرەستەکانیاندا نەخشاندویانە. کاتێک کاچیتە هەر شارێک هەر وڵاتێک جۆرە با بڵێم کارێکی دەستی هەیە. ئێمەش لە باشووری کوردستان و لە ئەسراسی کوردستانی گەورەش تایبەتمەندی و کۆمەڵە زەخرەفە و کۆمەڵە تایبەتمەندی خۆمانەیە کە لە کارە دەستیەکانە ئەیبینین. بۆ نمونەگەر هەر کاتە سەیری فەرشی کوردی بکەین، هەر کاتە سەیری جاجم بکەین، کۆمەڵێک دیزاین و کۆمەڵە تایبەتمەندی هەیە کەواتە ئەمانە پێویستە جارێکە بێتەوە ناو ژیانمان لە هەمان کاتە ئەمانە ببنە ئەو ماتریاڵی کە خەڵکێکی بێگانە دێتە کوردستانەوە ئەمانە لەگەڵ خۆی بەرێتەوانە هەروەکو ئێمە کاچینە هەر وڵاتێکەوانە کللتوری ئەوان بۆ کەسوکار و خۆشەویستانی خۆمان ئەهێنینەوە. خانمە هونەرمەندەکان پێیان وابوو هونەر و کاری دەستی ڕێگایەکی باشە تاکو خانمان ببنە خاوەنی سەرچاوەی دارایی خۆیان. خانمان ئەمە کارێکی گرنگە بۆیان چونکە بتوانی بە دەستی خۆت شتێک دروستکەیت و لە ڕووی مادی شەوانەیە ئەتوانیت بڕێک مادی بۆ خۆت پیا بکەی واتە توانی بژێوی خۆت دابین بکەیت و دروستکردنی هەر کارێکی دەستی لە وڵاتی خۆتە و هاونیشتیمانیانی خۆت بەکاری بێن بێگومان ئەمە هەستێکی خۆشە. بێگومان بوونی شوێنێک بۆ فرۆشتنی تابلۆی خانمان یاخود کاری دەستی خانمان شتێکی زۆر گرنگە. وەکو خۆمانەزانین زۆر خانم هەیە کە لە ماڵەوە کار ئەکا شوێنی ئەوەی نییە کە کارەکانی تیا عەرز بکات و بیفرۆشێت. ئێمە هەوڵمانە و شوێنێکی وا دروست بکەین تاکو هەر خانمێک کاری هونەری خۆی هەیە بیگەێنێتە لای ئێمە بتوانین لە ڕێگەی ئەوەوە بیفرۆشین و بتوانێت داهاتێکی لێوە دەستکەوێت. پێشەنگا هونەریەکە لەلایەن ناوەندی حەوت ڕەنگەوە لە شاری سلێمانی ڕێکخرا بوو کە ناوەندێکی کللتوری و هونەریە و تاکو ئێستا زیاتر لە 65 پێشەنگای هونەری کردووەتەوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.